زیادبوونی ڕێژەی گەندەڵی لە عێراق من میوانێکم هەیە نەجم قەساب شارەزای سیاسی کە لە بەغداوە لەگەڵمانە بەڕێز نەجم ئەم کاتت باش وەک بینیمان راپۆرتی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی ئەڵێ عێراق لە عێراق ڕێژەی گەندەڵی لە 26 ئەم بابەتە بۆچی ئەگەڕێتەوە بێ زەحمەت هەندێک بەڵێ ئەگەر هاوکارانم دەنگیان باشتر بگاتە میوانەکەم باشە. وتم ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی ئاماژە بۆوەکە کە ڕێژەی گەندەڵی لە عێراقدا لە 26 هەموو جارێک کە دەسەڵاتێکی نوێ لە دوای هەڵبژاردن یێتە سەر حکوم قسە لەسەرەوەکە کە هەوڵەدەن گەندەڵی بنەبەر بکەن، بەڵام گەندەڵی هەروەکو خۆیەتی و بگرە ڕێژەکەشی زیاترە بێت. ئەمە بۆ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. گومانی تێدا نییە کە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵ و گەندەڵکاران بابەتێکی ئاسان نییە. پێویستی بە دوو هۆکارە، هۆکاری یەکەم ئیرادەیە، هۆکاری دووەم ئیدارە و ڕێخستنە. بەڕاستی من وای نابینم کە ئیرادەی ڕاستەقینە لەلایەن هێزە سیاسیەکان و خاوەن بڕیارە سیاسیەکانەوە هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. بۆ نمونە کاتێک ئیدارەی نوێ یاخود حکوومەتی نوێ دێتە سەر حکوم کۆمەڵە کەس ڕادەسپێرن بۆ ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ئەستۆ بگرن، لە کاتێکدا ئەو کەسانە خۆیان پێگەی سیاسیان هەیە و خاوەنی تۆڕی حیزبی و سیاسین. ئەمە دوو کارتێکەرە گرنگەکەی کە باس بکرد. زۆر باش. یعنی من لەسەر بابەتە پێشەوەی بێمە ناو هەواڵەکان بە دووەداچوونی زۆرم کرد لەسەر بابەتی گەندەڵی. هەندێک لە چاودێران پێیان وایە کە ئەم محاسەسە و دابەشکردنی کێکی دەسەڵات لە عێراقا یەکێکە لە هۆکارەکانی گەندەڵی کە ناتوانرێت لێپرسینەوە لە گەندەڵکاران لە عێراقا بکرێت. ئەڵێن تەنانەت ئەمە شۆڕ بۆتەوە بۆ نێو هۆز و خێڵەکانیش، ئەوانیش لای خۆیانەوە دیفاع لە یان بەرگری لەو خەڵکەکەن کە لە گەندەڵی تێوەگلاون. پێت وایە ئەمە بابەتێک بێت کە لە جێی خۆی بێت، ینی بەم شێوازە ئەم تێڕوانینە؟ بەڵێ کاتێک باسی گەندەڵی دەکرێن یاخود باسی لاوازی حکوومەتەکانی ڕابردوو دەکەین لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، گومانی تێدا نییە هۆزەکانیش دێتە پێشەوە یاخود دەسەڵاتی هۆزەکان دێتە پێشەوە. کاتێک ئەمە باسی یاسا دەکەین، کاتێک باسی دەسەڵاتی یاساکان دەکەین، کۆمەڵک ئاڵنگاری گەورەیان لەبەردەستدایە. ئەو ئاڵنگاریە گەورانش بریتین لە هێزە سیاسیەکان یاخود هۆزەکان. ئەمە پێویستمان بەوەیە یاسا جێبەجێ بکرێت بە تەواوی، چونکە ئەگەر یاسا جێبەجێ نەکرێت گەندەڵی وەکو ئەمڕۆ سەر هەڵدەدات. ناکرێت ئێمە یاساوا لێ بکەین بڵێن جێبەجێ دەکەیت یاخود نا، پێویستە جێبەجێ بکرێت 100%. ئەگەر باسی چەند ساڵی ڕابردووی سەردەمی بەڕێز محەممەد شیع سوودانی بکەین، دەبینین کۆمەڵە کەسی سەربازی و ئیداری یاخود کۆمەڵە کەسی پلەباڵا هەڵبژێراونکو عەبدولکەریم سوودانی کە فەرماندەی باڵای لە هێزە ئەمنیەکان توانیویان هەندێک گۆڕانکاری بکەن. ئەو کەسانی کە بەڕێز سوودانی دایناون وەکو ئەبوو عەلی بەستری سەرۆکی دەستگای هەواڵگرنی نیشتیمانی توانیوانە ڕوبەڕووی تیرۆر بنەوە، توانیوانە ڕوبەڕووی کۆمەڵە گەندەڵی کورتهێنان ببنەوە، هەروەها توانیوانە ڕوبەڕووی مادەی هۆشبەریش ببنەوە کە ئەم مادەیە مەترسیەکی زۆر گەورەی لەسەر دەوڵەتی عێراق، چونکە مادەی هۆشبەر دەبێت هۆکاری شەڕی ناوخۆ، دەبێت هۆکاری دەستدرێژی بۆ سەر خەڵک، دەبێت هۆکاری تێکشوونی سیستەمی کۆمەڵایەتی. ئەمە ئەو کارانن کە پێویستە عێراق کاریان لەسەر بکات. تەنانەت هەرچەندە حکوومەتی عێراق بڕێدا بوو کە شوێنەکانی فرۆشتنی مەیدا بخات، بەڵام کێشەکان چارەسەر نەبوون. ئێمە پێویستمان بەوەیە بچینە بنەچەی کێشەکەەوە کە مادەی هۆشبەرە. ئێمە پێویستمان بە فتوای زانایانە، پێویستمان بە دەستی پۆڵایین هێزە ئەمنیەکانە بۆ ئەوەی کە ئەم مادەیە چیتر نەبێتە مەترسی لەسەر کۆمەلگا. لە هەمان کاتیشدا ئێمە دەبینین ئەمڕۆ جۆرێک لە جۆرەکان ئاوەدانبوونەوە لە عێراق هەیە، ئاوەدانبوونەوە لە بەغداد هەیە. دەبینین کە کارەکان بەباشی دەچنە پێشەوە، هەندازیارەکان خەریکی کارن، کرێکارەکان لەسەر کارن. لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بەڕێز سوودانی کاری کردووە بۆ ئاوادانکردنەوەی
دا تەنانەت دەتوانم بڵێم کە بەغداد وەکو بەغدادی جاران نییە پێشتر بەغداد بە چەند بارانبارینێکی کەم ژێرئاو دەکەوت بەڵام ئەمڕۆ دەبین کۆمەڵک ئەندازیاری شارەزامان هەیە کراونە بەرپرسی ئیداری بەغداد ڕوبەڕووی کارەساتە سروشتەکان دەبنەوە ڕوبەڕووی باران دەبنەوە ڕوبەڕووی قەرەباڵغی دەبنەوە با پێتان بڵێم ئەم هۆکارانەی کە باسم کرد لە بەردەم ئێمەدا کێشەی گەورە هەن نابێت ینی گرنگترین خاڵ ئەوەیە کە ئێمە نابێت کەنارگیر بین لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نابێت دادگا سەرپشت بکەین بەڵکو دەبێت دادگا دەسەڵاتی تەواویە بێت تاوەکو دادگا بۆ دەسەڵاتی تەواوی نییە پێتوانێ ئەو دادگاش یان لایەنە یاسایەکان کەوتونەتە ژێر کاریگەری ئەم دابەشکاریە سیاسی لە عێراقدا هەیە و ئەوانیش هەنێجار ناچارن داکۆچی لە بەرژەوەندی خۆیان بکەن. بەڵێ بەڵێ قسەکەت زۆر جوانە یەکەم شت ئەوەیە کە دەسەڵاتداران بەرژەوەندیان هەیە ئەمە شاراوە نییە دەسەڵاتداران هەموو شتێکیان هەیە لەسەر حسابی کەلی داما و گەندەڵە دزی دەکەن نەوت دەبەن دەسەڵاتیان هەیە بەسەر وەبەرهێناندا خانوبەریان کۆنتڕۆڵ کردووە ئۆتۆمبیلیان لە دەستە بازرگانی دیکەشیان بەدەستە ینی من برادێکم هەیە کە لە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر کار دەکات یاخود ئەفسەرە کە ئەم بەڕێوەبەرایەتیە کۆمەڵێکی زۆر قوربانی داوە ینی دەتوانم بڵێم تەنانەت برادەرەکەم باسی لەوەی کرد کە لە ناو ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر کە دامەزراوەکی زۆر هەسیارە گەندەڵی هەیە بەرتیلدان هەیە ینی ئەو هاوڕێی من وتی کە بەرپرسی گەورە تێوەگلاون لە وەرگرتنی بەرتیل ئەمە نمونەیەکی سادەیە بچوە هەموو دامەزراوەکانی دیکەی عێراق تەنانەت بچوە پەرلەمانی عێراق ینی لە دامەزراوەیەک بۆ دامەزراوەیەک بەرتیل خواردن هەیە گەندەڵی هەیە لە کاتێکدا ئێمە لە هەڵبژاردن نزیک دەبینەوە لە کاتێکدا ئێمە باسی ساڵی هەڵبژاردن دەکەین بۆ نمونە کاتێک دەچینە ساڵی هەڵبژاردنەوە کۆمەڵک پەرلەمانتار دێن هێرش دەکەنە سەر کورد بۆ ئەوەی کە ڕای شەقان ڕاکێشن کۆمەڵێکی دیکە هێرش دەکەنە سەر سوننە کۆمەڵێکی دیکە هێرش دەکەنە سەر شیعە ئەمە مانای چی ئەمە مانای گەندەڵیە ئێمە هەمومان نەوەی ئەم وڵات لەو ملیارە دۆلارەی کە لە کاتی هەڵبژاردنە خەرجەکرێت یعنی کەس ناپرسێت ئەرێ ئەم هەموو پارەیەتان لەکوێ بوو یعنی هەر لە سەرەتاوە ئێمە نوێنەرێک هەڵبژێرین لە عێراقا بۆی بچێتە پەرلەمان داکۆچی لە خەڵک بکات و گەندەڵی بنەبڕ بکات بەڵام خۆی ملیاران دینار سەرفەکات تا ئەگاتە پەرلەمان ئەمە لەکوێی دنیا هەیە. بەڵێ قسەکەت تەواوە من باسم کرد باسی ئەوەم کرد کە گەندەڵی زۆر هەیە تەنانەت وتاریشم نووسیوە تەنانەت ساڵی 2021 و 2025 من ناومناوە هەڵبژاردنی ملیاری تۆ ملیارە دینار نەبێت دەرناچی یعنی ئەمە ڕوونە من لە وتارەکانمە باسم کردووە کە هەڵبژاردنی ئەم ساڵ هەڵبژاردنی ملیاریە کۆمەڵێک کاندید هەن پێشتر دەنگیان کڕیوە خەڵکیان کڕیوە کارتی دەنگدانیان کڕیوە ئەم ساڵ واتە ساڵی 2025 ئاستەکەی زۆر ترسناکتر بووەتەوە واتە پارە سەرفکردن زۆر بەربڵاوتر بووە باسی دیموکراتی و باسی ڕوبەڕووبوونەی گەندەڵی و باسی ئەم شتانە لای خەڵک ناخوا ئیتر ئەوەی پارەی پێبێت ئەوە دەچێتە پەرلەمانی عێراق بەداخەوە بەشێک لە سیاسەکان ئەمان کردووە بازرگانی ئێمە پێویستمان بۆیە دەنگدەرانمان هۆشیاری هەڵبژاردنیان هەبووە داوا لێ خەڵک دەکەم لە ڕێگەی کەناڵەکانی ئێوە داواتان لێ دەکەم کە هۆشیاری هەبێت داوا دەکەم خەڵک هۆشیاری دەنگدانی هەبێت داوا دەکەم حکوومەتی ئەرکی خۆی بگەڕێت یەکەم لەوەی خەڵک هۆشیار کاتەوە لەوەی دەنگی خۆی نەفرۆشێت چونکە گۆڕانکاری بە دەنگی تۆکرێت تۆ ناکرێت گۆڕانکاری خۆت هەلی گۆڕانکاری خۆت بفرۆشی لە پێناو پارەیەکی کەمدا گەرەنگترین خاڵ لێرەدا پێویستمانە بریتە لە هۆشیاری هەڵبژاردن ئەویش بە هاوکاری میدیاکان زۆر باشە یعنی ئەمە لەسەر ئاستی باڵا باسمان لەوە کە گەندەڵی چۆن جومگە جیاوازەکانی گرتوەوە بەڵام ئەمە کاریگەری لەسەر هاوڵاتی دروست کردووە زۆرێک لە هاوڵاتیان گلەییان هەیە کە لە دام و دەستگاکانی حکوومەتە هەتا بەرتیل نەدەن کاروبارەکانیان بەڕێوە ناچێت ئەمە لایەنێکی بابەتی گەندەڵی گەیشتوتە عەقدی زەواج کە ڕەنگە بەڕێستان لە بابەتی سپیکردنەوەی پارەیە لە بابەتی هاوسەرگیری و عەقدی زەواج لە محکەمەکان چەند نمونەیەکی زەق هەیە هەروەها لە ناردنەدەرەوەی هەندێک هاوکاری بە تایبەتی بۆ غەزە و لوبنان و کۆمەڵە وڵاتی دیکە لێرەش دیسانەوە
بابەتی گەندەڵی دەرکەوتووە کە ئەم بابەتە لە محکەمەی کەرخە ئێستا لێکۆڵینەوەی لەسەرەکرێت. هەندێک لە چاودێران پێیان وایە عێراق پێویستی بە هاوکاری نێودەوڵەتی هەیە بۆ بنەبەرکردنی گەندەڵی، چونکە لە ناوخۆیان ناتوانێت باڵێن سەیتەرە بەسەر ئەم بابەتەیە بکات. بەڵێش بابەتی یەکەم ئەمە پێویستمان بە لایەنێکی چاودێری نێودەوڵەتیە کە خاوەنی ئەزمونێکی تەواو بێت لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. کۆمەڵێک وڵاتی ئەوروپی هەن کە ئەزمموی ئێمەیان هەبوو سەرکەوتوش بوون، هەر بۆیە ئەو وڵاتانە ئەزموندار بەداخەوە. ئێستاش دەبینین کە عێراق وەک هەمیشە باسم کردووە ناکرێت ئاوەدان بکرێت ئیلا بە سعودیە وڵاتانی ئەوروپی نەبێت، بە ئیمارات نەبێت. با پێتان بڵێم ئیمارات کی ئاوەدانی کردەوە، سعودیا کی ئاوەدانی کردەوە، بەداخەوە عێراقیەکان ئاوەدانیان کردەوە. ئێستا ئاوای لاتووە و خۆی پێویستی بە ئاوەدانکردنەوەیە. لە عێراقدا یەکەم کەس عێراق پردی دروست کرد، یعنی عێراق لە پێشکەوتوو شارستانیەتدا هەمیشە لە پێشەوە بووە، بەڵام بەداخەوە ئێستا کەوتوتە دوای دواوە. ئێستا من دەڵێم ئاوەدانکردنەوەی عێراق پێویستی بەلایەنی نێودەوڵەتی ئەوروپیەکان هەیە. ئێمە پێویستمان بە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر هەیە بە هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی، پێویستمان بە فڕۆکەکانی ئەوانە، پێویستمان بە هەواڵگری ئەوانە، پێویستمان بە هاوبەشی هاوپەیمانی نێودەوڵەتیە بۆ سەرکوتکردنی داعش. ئێمە بەبێ هاوپەیمانی نێودەوڵەتی ناتوانین داعش تێک بشکێنین. با ئێمە ڕاستگۆ بین لەگەڵ خۆماندا. لە هەمان کاتیشدا ئێمە ناتوانین گەندەڵیش سەرکوت بکەین بەبێ هاوکاری نێودەوڵەتی نەبێت. عێراق پێویستی بە هاوکاری نێودەوڵەتیە لە ڕووی هەواڵگریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی گەندەڵیەوە. ئێستا ئێمە دەبینین کە دانوستان هەیە لە نێوان ئۆکرانیا و رووسیا. سەرباری ئەوە رووسیا دانوستان دەکات لەگەڵ ئۆکرانیا و ئەمریکا. ئێستا رووسیا بۆ نمونە وڵاتێکی سلهێزی وا پێویستی بە لایەنی نێودەوڵەتی هەیە. لایەنی رووسیا کە وڵاتێکی زۆر گەورە بەهێزە لە ڕووی ئابووری سیاسی و سەربازیەوە پێویستی بە ئەمریکا و ئەوروپا هەیە. ئەی ئێمە چین؟ ئێمەش پێویستمان بە هاوکاری نێودەوڵەتی هەیە، ئێمەش پێویستمان بە ئەزمموی ئەوان هەیە. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە وڵاتەکەمان لەو گەندەڵیە ڕزگار بکەین. ئێمە نابێت هەمیشە چاومان لە نەوت بێ. نەوت ئەگەر ئاوا بڕوات نرخەکەی دابەزین، ئێمە قەیرانی زۆر گەورەمان دەبێت. بۆ نمونە ئەگەر نەوت بێتە ژێر $50 باشە پارە لەکوێ دێنێت دەوڵەت؟ معاش چۆن دەدات؟ ئەمڕۆ عێراق هەموو شوێنێکی کردووە بە موچەخۆر، هەموو موچە هەیە. زۆر باشە. بەڕێز نەجم قەساب شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ بەڕێستان.